بڕیار وایە چی پێشکەش بکرێەوە سەقفی داواکاریەکان ڕووبکەنە کوێ لە سەرای ئازادی ئەگەر لە پەرلەمانی عێراق بووایە داواکاریەکان هیچ نەبێ ئەدایە پەرلەمانتارانی کورد لە پەرلەمانی عێراق هیچ زانیارێک لەو بارەیەوە لایە؟ سڵاو لە تۆ کاک سالار لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە وەک دەبینرێت ئێستا لە درێژایی شەقامی سالم خۆپیشاندارەکان ڕوو بە جادەی مەولەوی و دوجار دەچێتە سەرای سلێمانی و ئەم خۆپیشاندانە ئاڕاستەکەی گۆڕا ئەوانەی کە پێشتر ڕێخەرانی خۆپیشاندانەکە بوون و مامۆستایانی ناڕازی بوون چەند ڕۆژێکە بانگەشەی بۆ دەکەن ئەمان لە سەرەتاوە کۆنتترۆلی خۆپیشاندانەکان لە دەستیان دەرچووە هێزانامنیەکانیش بە بەرچاو نەبوون لەوەی کە یارمەتی دەریان من بۆی کارڕاستەی خۆیان وەربگرێ بۆ بەردەم نووسنگەی پەرلەمان لە نووسنگەی پەرلەمانی عێراق و ئەوانەی کە ئێستا لە پێشەوەی خۆپیشاندانەکان سەرکردایەتی ئەم خۆپیشاندانە دەکەن ئەوانە نین کە پێشتر لە هۆکانی مامۆستایانی ناڕازی نین کە لەوێ خۆپیشاندانەکانیان بەدەست بوو ئەوەی کە دەچووە بەردەم نووسنگەی پەرلەمانی عێراق ڕاستەکەی دیار بوو دیارە داواکاری و خواستیان هەبوو لە پەرلەمانتاران لە نوێنەرانی کورد لە بەغدا و بەتایبەت پەیامیان هەبوو بۆ بەغدا بۆ عەبادی لەوەی کە بەفریایم خەڵکەوە بێت بەڵام ئەمەی کە ئێستا ڕاستەکەی ڕوو بە سەرای سلێمانی دەڕوا تا ئێستا نادیارە ئایا لەوێ وتار و خوێندنەوەیان دەبێت ئایا لەوێ ئامانجیان چی هەیە ئەمە نادیارە و دیارە زۆرێکیش لە مامۆستایان دیارە بەرەبەرە ئەگەر چی بەشێکی کەمیش ڕویان لە نووسنگەی پەرلەمان کردووە بەڵام دیارە لێرەش بەشێکی زۆریان ڕاستەکەیان ڕوو بە دروشمی بڕوخێ دەسەڵات شەریکە دێز و هەندێک لە دروشمەکانی تر ڕوو بە سەرای سلێمانی بەڕێکەوتون. زۆر باشە کوێنەوانەی کە ڕێڕەوی خۆپیشاندانەکەیان بەرەو سەرای ئازادی گۆڕی و سەرپەرشتیان نەکرێت کەسەکان دیاریکراون یاخود هەر لەناو خۆپیشاندان ئەوانە سەرپەرشتیەکەی سەرپەرشتیەکەی کاک سالار بە شێوازێکی ینی منەظەم و دیاریکرا و ئاشکرا نییە بەڵام ئەوانەی کە لە پێشەوەی خۆپیشاندانەکانن هەر هەمان چالاکانی مەدەنی و هەندێکیان پێشتر لە گردبوونەوەکانە بە دیار کەوتوون و وەکو چالاکی مەدەنی زیاتر دەرکەوتوون بەڵام لە گروپی مامۆستایانی ناڕازی ئەمانە بە دیار نەکەوتوون واتە ئەوانەی کە سەر لە بەیانی جڵەوی خۆپیشاندانەکانیان لەدەست بوو و گردبوونەوەکانیان بەڕێوە دەست برد ئەمانە نەبوون کە ئێستا لە پێشەوەن ئەمانش بەشدار بوون دەیانویست وتار و خوێندنەوەیان هەبێ بەڵام بە دوو ئاڕاستە خۆپیشاندانەکە گۆڕایەکێکیان سەرەتا بەشێکیان لێ جابوویەوە بەبێ ئەوەی کە ویستی ڕێخەرانی ئەسلی لەسەر بێ ڕووبەسەرا ئەو کاتە تا حدێک کۆنتترۆڵیان کرد بەڵام جاری دووەم لە پردی خەسرە و خاڵ کە بڕیار وابوو لە ژێر جسرەکە و نووسنگەی پەرلەمانی عێراق بڕوا لەو کاتەش لە دەستیان دەرچوونیان هێشت هیچ مامۆستایەک ینی توانیان ناڕاستەکەی ڕوو بە شەقامی سالم بهێنن و لەم لاتریشەوە دیارە تا ئێستا ئاڕاستەی خۆپیشاندانەکە زۆریەی ڕوو بە پەرلەمان ڕوو بە سەرای سلێمانیە ئەگەر چی بوونەتە دوو بەشەوە بەڵام ئەوەیان کە نادیارە ئەمەیە کە ڕوو بە سەرای سلێمانی دەڕوات. زۆر باشە جەلال هەر لە سەرەتای خۆپیشاندانەکەشەوە هیچ هێزێکی ئەمنی چالاکیە مەدەنیەکان لەوێ ئامادە نەبوون لەوەی کە پارێزگاری سەرۆکیانی خۆپیشاندەران بکەن. کاک سالار من هێزانامنیەکانم نەبینیوە جگە لەوانەیە کە لە پاسەوانی نزیکی بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی بوون هیچ هێزێکی تری ئەمنیم نەبینیوە لەوەی کە لەگەڵ خۆپیشاندەرانە بڕوا بە جیاواز لە خۆپیشاندانی ساڵانی ڕابردووتر کە هەمیشە هێزی چالاکی مەدەنی ئامادەی هێزی ئامادەی سلێمانی یا هەندێک لە هێزەکانی ئاسایش بەگشتی هێزانامنیەکان بوونیان هەبوو لە خۆپیشاندانەکان بە ئەوەی کە هیچ خۆپیشاندانێک بە لاڕێدا نەبرێەوە تونوتیژی لێ نەکەوێتەوە بەڵام تا ئێستا ئەگەرچی تونوتیژی لێ نەکەوتووەتەوە ڕێڕەوێکی ئارامی خۆی وەرگرتووە بەڵام ڕاستەکەی گۆڕاوە هیچ جیزێکی ئەمنیش بە ئاشکرا لە بەرچاو دیار نین لەوەی کە کۆنتترۆلی خۆپیشاندانەکان بکەن. زۆر باشە ئەوەنەی زانیاری تەبێت جەلال ئەو مامۆستایانەی ناڕازی سەرپەرشتی خۆپیشاندانەکەیانە کرد لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا ئێستاوان بەرەو پەرلەمانی نووسنگەی پەرلەمانی عێراق ڕۆشتون یاخود ئەوانیش بە ناچاری بەرەو سەرای ئازادی لەناو خۆپیشانداندا. نا ئەوان هێشتا بەشێک لە مامۆستایانیان لەگەڵایە وە گوتم بوونەتە دوو ئاڕاستەوە دوو بەشەوە مامۆستای ناڕازی بەشێکی مامۆستایانیان لەگەڵایەوە لەسەر ڕێڕەوی نووسنگەی پەرلەمانی عێراق سوورن لەسەر خواست و داواکاری و پەیامەکانی خۆیان کە بگەێنن بە نوێنەرانی کورد لە بەغدا کە بچن بۆ نووسنگەکان و هەروەها بۆ پەیامیان کە هەبوو بە عێراق واتە ئێستا دوو بەشی لێ کەوتوێتەوە بەشێکیان ڕوو بە سەرای سلێمانی دەڕوا بەشێکیان ڕوو بە نووسنگەی پەرلەمانی عێراق ئەمانەی کە دێنە سەرای سلێمانی بەشێک لەو مامۆستایان و لەوانەی کە جڵەوی خۆپیشاندانەکان
دەستیان لە دەست و باسییان لەوە دەکرد کە چیتر کاتیەوە نییە ئەمە داواکاری لە پەرلەمان و لە حکوومەت و لەمانە بکەین و باوەڕیان وایە کە پەرلەمانیش ناتوانێت بەخواست و داواکاری مامۆستایان و بەرگشتی چین و توێژە جیاوازەکانەوە هەستێ بۆیە باوەڕیان وایە پێویستە بڕۆن و ناو سەرای سلێمانی و بڕۆن ئەوێ چی بکەن تا ئێستا نادیارە.